هیوای جژنێکی زۆر باش هەموو ئەو هەوڵاتیان ناخوازین کاتچنە سەیرانگاکان ڕابین بگەڕێن و لای میوانەکەمان بەڵێ ئەگەڕێن و لای میوانەکەمان کاک مەریوان حەچیم کە شاعیرە و لە ڕۆژی جیانی شارە ئەمڕۆ میوانداریمان کردووە بە خێر بکاک مەریوان سپاس زۆر سپاس بێەوە سپاس بەیانی خەڵکی کەرکووک و تاوی کوردستان باش پیرۆزبایی نەورۆز و 21 ئادار لە خەڵکی کەرکووک و تاوی کوردستان و تاوی ئازادی خوازانی جیهانەکەم سپاس کاک مەریوان وەکو شاعیرێک بە ڕۆژی جیانی شارە لێ پیرۆزکەین ڕۆژی جیهانی شیعر لە تەواوی شاعیران و نووسەران و ئەوانەی کە هەواداری شیعر و گوێویستی شیعرن پیرۆزەکەم هیوادارم لەم ڕۆژەیە بتوانین برەوی زیاتر و بایەخی زیاتر بە کاری ڕۆشنبیری و ئەدەبی بدەین باش بە هیوای بەڵێ کاک مەریوان با سەرەتا لەوە دەست پێ بکەین چی تۆی بەرەو شعر برد بۆ ئەوین بۆ تۆی بەرەو شعر برد یاخود سەرسامیت بە شاعرانی وەکو زۆرێک گەڵێن سەرسامین بە شاعری نالیە بۆ لێرە ڕامبۆیە چی تۆی بەرەو شعر برد باڵێ دیارە هەمووانی کە نووسەرن یان لە هەر بوارێکە یان شاعیرن حتمما خاڵێک هەیە کە دەستپێکی ژیانیان بێوە چەرخانێک بێ بۆی بەرەونووسینیان بەرێ من لە زۆربەی بەرنامەکان ئاماژەم پێکردووە لە ساڵی 2001 خوێنەری ڕۆمانێک بووم باسی لە کچیەکە کرد کە لە ئەنفال کەوتوتە وڵاتی کۆیتەوە ئەو ڕۆمانە زۆر کاریگەری هەبوو لەسرم ئەتوانم بڵێم لە چەند ڕۆژێکە چەند جارێکم خوێندەوە ئەو ڕۆمانە وای لێ کردبووم کە ئەوانەی کە خوێنەواریان نیە حەزمە کرد بۆیان خوێنمەوە پاش خوێندنەوەی ئەو ڕۆمانە هەستم کرد ئەتوانم بنووسم سەرەتا بە چەند تێکستێکی سادە دەستم پێ کرد بەڵام لە ساڵی 2013 تر بە تەواوەتی چوومە ناو بارەکە و ئەنووسم و دەرکەوت زۆر باشە کاک ئەیوب زمانی شاعری شاعر بۆ شاعرە گۆڕێت پێیان لە زمانی شاعر پێمان هەڵە زبر و نەرم ئایا تۆ چ شێوەزارێکت هەڵبژاردووە لە دوای وەڵامدانەش ئەگەر پارچە شاعرێکی خۆتمان گوێ لێ بێ ئەوە زۆر سپاس دەکەین سپاس دیارە مەبەست لە هەردوو بارەکە شاعیر واقع بینە ئەتوانم بڵێم من لە کتێبەکەیشما هەیە لە هەندێک شوێن زمانی زبرم بەکارهێناوە لە هەندێک شوێنیش زمانێکی نەرم و سادەم بەکارهێناوە ئەکەوێتە سەر لە دوو حاڵتدا ئەو دنیابینینی کە تۆ هەتا کە چواردەوێتە بینی و دووش ئەو ژیانەی کە شاعیر خۆی تێدا ئاژیر بۆیە هەردوو ئەم دوو جەمسەرە کاریگەری لەسەر شاعیر هەیە کە تێکستەکانی چۆنە نووسێت کاوابێ ئاسایە شاعیر سەلیقەی لە بەکارهێنانی هەردوو زمانە و شێوەزارەکەیان هەبێ بەڵێ شاعیر یان ئەوە تا ئازاری کۆمەلگاکەی نووسێتەوە یان ئەوە تا خۆی هەڵگیری ئازارێکەوە نووسێتەوە بۆیە ئەو هەڵگیری و ئازارانە هەر چۆنێک بێت تێکستەکەی وا دەرەچێت بەڵێ بەر لە خوێندنەوەی دەقە شارێکت کاک مەریوان خاوەنی بەر کتێبێکە بە ناوی ئاگات لە چراکەی دڵم بێت کە لە ساڵی 2021 چاپی کردەوە بەڵێ ئەمانەوەی گوێمان لە دەقێکی بێگەر بتوانی بەسەر ئەمڕۆ نەورۆزە و پێم خۆشە تێکستێکی نیشتیمانی بخوێنەوە دەمەوێ بڕۆم چۆن ئەم کەونە جێبهێڵم کە تۆی تێدا بەدی یەکەم هێندەی ڕەحمی خودا خۆشەویستیت بارانووە بەسەر مندا چۆن بتوانم پێیەکانم لەم مەملەکەتە دەربهێنم بەقەت هەموو ژانەکانی تۆ لە دڵمایی بەقەت هەموو ڕۆژە شومەکانی یادگاریت لە دڵا چاندوم دەمەوێ بڕۆم بۆ هەمیشە ئەم هەموو ڕەنگە لە چاو ماوا بێ دەمەوێت چیتر ئەم تفەنگە نەگریسانە نەبیستم
دەمەوێت بە جۆرێک بڕۆم چیتر بە چاوەکانم چنگی هەڵەکان لە قورگی یەکدا نەبینم نەبمە بەشێک لە گوناهەکانی قابیل ئای چەند حەزم بە ڕۆیشتنە نامەوێت جارێکی تر تەرمی گوڵەگەنمێک لە کەنارەکانی ئاودا ببینم لە کەند و کۆریانەکاندا گوڵە سوورەکان مردبن آخر تاکەی بە دیار چیرۆکی عیشقی مردوویەکەوە بتاسێم هەموو دڵدارانی ئەم خاکە کتێبێک خەمیان لە دڵدایە چیرۆکەکانی عیشق هەمووی بە مەرگ کۆتایی دێ آخر دیمەنی ترافیکەکان لە کاتی سووربووندا ناخم دەسوستێنن ئارەقی شەرمەزاریم بە کڕینی دەستێکی کرێنێکس دەسەڕم ڕقی پیاوبوونم بە منێشتێکی منداڵێکی ڕۆژاوە هەڵەڕێژم دەمەوێت جێت بهێڵم و بڕۆم زیاتر بڕۆم تا نەبمە بە هۆکاری مردنی تۆش لە ناو ئەم هەموو دڕکەدا گوڵێکی سوور هەیە لە ناو ئەم هەموو تاڵیەدا دڵۆپێک شیرینی هەیە لە ناو ئەم هەموو تاریکیەدا ڕووناکیەک هەیە لە ناو هەموو خەیاڵەکانمدا ئومێدێک هەیە بۆیە ناتوانم بەجێت بهێڵم و ئیمانم بتوێنم و میحرابم بڕۆخێنم دەستەکانت خۆش و خێربێیتەوە خوێندنەوە شارەکەش بێگومان لێک جواندون و وێنەی شاری جوانی تیا بوو پرسیارێکی تر هەیە کاک مەریوان سەبارەت بەوەی کە تۆ تا چەندێک جوانی تر لە دیمەنەکانی ڕۆژانە لەو ڕوودانەی کە ڕۆژانە ئەیبینی سوودی لێ ببینی بۆ دەقە شارەکانت یاخود ئەگە پرسیارەکە بە شێوەیەکی تر بکەین ئایا شعر لای تۆ ئیلهامە یاخود جۆرێکە لە ئەزمون چکە شەرکۆ بێ کەس قسەیەکی هەیە ئەڵێ من تاک و گەڵایەکە نووسم دارستانێکە خوێنەوە ئایا لای تۆ شعر ئەزمونە یاخود ئیلهامە سوپاس دیارە منەمەوێ هەردوو پرسیارەکە وەڵامێکی بە دروستکەم لای من شاعیر و تابلۆکێشێک زۆر لێک نزیکم تابلۆکێشەکە دێت لە ڕێگەی لەوحەیەکەوە بە چەند ڕەنگێک دیمەنێک نیشانەدا شاعیریش دێت ئەو هەمان دیمەنت لە ڕێگەی وشۆ نیشانی خوێنەر و گوێگر و بیسەری خۆیدات بۆیە زۆر ڕاستە ئەوەی مامۆستای گەورە شێرکۆبیەکەس معریفەی شاعیر خوێندنەوەیە ئەگەر بتەوێ تێکستێکی چەندێڕی بنووسی ئەبێ خوێنەری کتێبێک بیت بۆ ئەوەی هەمیشە تێکستەکانت بەرەو پێشتر و جوانتر دەرکە ببینریە و بخوێنرێتەوە شاعیر چەندە لەگەڵ کۆمەڵگا تێکەڵ بێت چەندە خوێنەر بێت چەندە گەڕانی هەبێ ئەوەنە دیمەنەکان جوانتر و بە چاوێکی جیاوازتر ئەبینێت باشە کاک مەریوان لە حزوڕی تو یارمەتیەک وەرەگرینەوە گەڕێنەوە لاتانەشین لای هاوڕانی پامێرانمان بە بۆنەی نەورۆزەوە بەردەوام لەگەڵمانە بن سپاسان دەکەین ئەچین لای هاوکارمان سەرکەوت بۆ وەرگرتنی هەواڵ و زانیاریەکان لە خانەقینەوە سەرکەوت سڵاو لێ بێ جەژنی نەورۆز پیرۆز بێت سڵاو سەرکەوت گوێت لێمانە جەژنت پیرۆز بێ بەیانیت باش بەڵێ بەهۆی کێشەیەکی تەکنیکیەوە پەیوەندیەکەی پچڕا کە وەرگیرە ئەگەڕێنەوە لای کاک مەریوان دووبارە بەخێر بێیتەوە ببوورە کاک مەریوان ئەمڕۆ ڕۆژی جیهانی شەعرە و جەژنی نەورۆزیشە ئایا هیچ بۆنە و چالاکێک یاخود کۆڕێک سیمینارێکی هونەری یاخود ڕۆشنبیری لە شاری کەرکووک ڕێکخراوە بەڵێ سپاس دیارە 21 سێ پێم وا بێت تاکە ڕۆژی جیهانیە کە پێنج بۆنە لە خۆی گرێت ڕۆژەکانی تر هەن بەڵام هەر یەکەوەی سەری بۆنەیەکیان لە دوو بۆنە تێپەڕ ناکە بەڵام 21 سێ پێنج بۆنەی جیهانی لە خۆی گرێت کە یەکیان نەورۆزە کە ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان بە ڕۆژی کولتوری دەستنیشانی کردووە یەکێتر لەوانە کە ڕۆژی شیعرە مامۆستا ئاماژەی پێکرد و یەکیان لەوانە ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی ڕەگەزیە و نەخۆشی داونە و دارستانە بەڵام بۆ ئێمەی کورد بەهۆی جەژنی نەورۆزەوە
کە 21 سێ یەکەم ڕۆژی بەهار و نەورۆزە و دەرچوونەکان و چالاکیەکان بە بۆنەی نەورۆزە زیاترن ئەوە حەقی ڕۆژەکانی تر دیارە و بەزەقی خوراوە بۆیە لە کەم ڕۆژی جیهانی شعر بە خەڵک گەیشتووە لەبەرەوەی لەم ڕۆژەدا ئێمە وەکو نەریتێک نەتەوەی کورد ڕۆژەکانمان بۆ دەرچوون و سەیران و گەشتە بۆ یەکەمتر ئەوەوان ناوەندە ڕۆشنبیری و ئەدەبیەکان یان کەناڵەکانی ڕاگەیاندن بایەخیان بە ڕۆژی جیهانی شعر داوە بۆیە ئەگەرمە لە وڵاتانی تر هەبێ بەڵام بۆ کورد ئێمە شانسەکەمان وا بووە کەوتەتە ڕۆژێکەوە کە نەورۆزە و بڵێن یەکەم ڕۆژی بەهارە و ڕۆژی ڕزگاری بۆ نەتەوەی کورد بایەخ زیاتر بەو بوارە دراوە وەک لە لایەنە شعری و ئەدەبیەکە ئەمڕۆ ئێمە و ڕۆژەمان بیر بوو باڵێمان داوت کردو و ئاوەڕێکمان لە شار و شاعیران داوەتەوە زۆر سپاس وەڵی من کە پەیوەندیەکەم پێوە کراوەتی بۆ ڕۆژی شعر ئەگە بڵێم تۆزی سەرسانی یەکم پێوە دیار بوو بۆیە پێویستە لە پاڵەوەیشە لایەنی شعر و ئەدەبەکە پەرامۆش نەکرێت چونکە شعر وەکو لایەنێکی گرنگی ئەدەبی ئەگەر لە بۆنەکانی تر زیاتر نەبێ کەمتر نییە چونکە ئەوەی شعرە دەبێت بە گۆرانی کە بۆ نەورۆزەوە ترێ شعرە کە دەخوێنرێتەوە شعرە ئیلهامە هەموو ئەمانە ئەبێ بایەخی پێ بدرێت سپاس کاک مەریوان دووبارە لە حزۆر تا ئیجازەیەکی تر وەرەگرین هاوکارمان ئەمادەیە ئێستا سەرکەوت سڵاو لێبێت هەواڵ و زانیاریەکانی خانەقین چۆرە سەبارەت بە نەورۆز سڵاو سەرکەوت بەیانیت باش بەڵێ شیرین ڕێبین بانی ئەوە بانی تەواوی بینەرانی دەستگای میدیای کەرکووک باشتر من سەرەتا پیرۆزبایی هاتنی سەری ساڵی نوێی کوردی و جەژنی نەورۆز و یادی ڕاپەڕینی کەرکووکی ئازیز لە هەمووان دەکەم لە ڕاستیدا لە بەبۆنەی کە خۆتان نەزان ئەمڕۆ یەکەم ڕۆژی واتە سەری ساڵی نوێی کوردیە بسوێکی نەورۆزە بێگومان ساڵانە لەم ڕۆژەدا هاوڵاتیان بەمبەستی بەسەربردنی کاتێکی خۆش ڕوو لە سەیرانگاکانی سنووری قەزای خانەقین و با بڵێن سنوورەکە بەگشتی دەکەن هەڵبەتە ئەمڕۆ کە سەرلەبانی خۆتان زان بەهۆی ئەوەی کە مانگی لە مانگی پیرۆزی ڕەمەزانی من ئێستا لە یەکێک لەو سەیرانگەیانم کە لە ساڵانی پێشووتردا ئەم شوێنەی من ڕێ نەبوو تێدا بوەستی ئەوەنە خەڵکی لێ بوو یعنی ئەوەنە قەرەباڵغ بوو بەڵام ئەم ساڵ بەهۆی ئەوەی کە وەکو ئەمەژەم پێکرد کەوتینەتە مانگی ڕەمەزانەوە لە بەرەبەیاندا زۆر سەیرانگا گەڕان بوون منە سەیرانگای کەڵات سەیرانگای سەربەنداوی ئەڵوان ئێستا لە سەیرانگای عالیاوان بۆ هاوکاتی ژێکێکی تر لە سەیرانگاکانی تر کە دەکەوێتە سنووری ناحیەی قۆرەت و سەردانی ئەوێشم کرد ئەم بەیانیە بەڵام هاوڵاتیان دەرنەچون بۆیە چاوەڕوان دەکرێت لە درەنگانێکی ئێواران بەدواوە لە بەرەوەی خۆتان زانم کەشوهەواکە لە ئێستادا تەواو کەشوهەوایەکی بەهاریە گونجاوە بۆ دەشت و بۆ گەشت و سەیران پێچێت دەمۆ ئێوارە عادەتەن خەڵکی خانەقین بەگشتی لە دوای نیوەڕوانەوە ڕوو لە سەیرانگاکان دەکەن بۆیە چاوەڕوان دەکرێت ئەمڕۆ لە دوای نیوەڕۆ یاخود لە دوای باڵێن کاتەکانی نزیک لە ئێوارە چونکە لە بەرەوەی خەڵکی بەشێکی زۆری بە ڕۆژۆ ڕوو لە سەیرانگاکان بکەن و ئەو کاتیش بیرمان نەچێ بە پێوە ئامارانی کە دەست من کەوتووە لە هەم لە بازگەکان لە داخلبوون بۆ ناو قەزای خانەقین و دەرچوونیش بۆ شارەکانی هەرێمی کوردستان ئەم ساڵ بە بەراورد بە ساڵانی ڕابردوو هاتنی گەشتیار با بڵێن کەمتر بووە چونکە یەکێک لەو هۆکارانەی نەورۆز و جەژنەکانی سەری ساڵ و ئەمانە کەوتنە سەر ناو مانگی ڕەمەزانەوە کاریگەری لەسەر هاتنی گەشتیاران کردووە هەڵبەتە ئەم شەو کە لە قەزای خانەقین شەوە ئاهەنگێک یاخود کەرنەڤاڵێکی جەماوەری بە بۆنەی هاتنی سەری ساڵ و جەژنی نەورۆزەوە بەڕێوەچوو لە قەزای خانەقین من ژمارەیەک ڕێبوار گەشتیارم بینی کە لە شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و لە شارەکانی خوار و ناوەڕاستی عێراق وەکو نەریتێکی ساڵانە ڕویان لە قەزای خانەقین کردبوو بەڵام ئەم گەشتیارانە کە دێنە خانەقین بێگومان هەنێکیان بەهۆی ئەوەی کە خزم و کەسوکاریان لێرن ئەوە بۆ چەند ڕۆژێک دەمێنەوە دواتر ڕوو لە شارەکانی هەرێمی کوردستان دەکەن بۆ بەسەربردنی کاتەکانیان بەڵام ئەوەی جێگەی باسکردنە ئەم ساڵ جیاواز لە ساڵانی تر سەیرانگاکان تاوەکو ئێستا گەشتاری بەخۆیەوە نەبینەوە بۆیە چاوەڕوان دەکرێت لە دەمەوەی ئەوارەدا گەشتیار ڕوو لە سەیرانگاکان بکەن بۆ ئەوەی خۆتان نەزانن ئەمڕۆ یەکەم ڕۆژی دەرچوونی هاوڵاتیانە واتە 21 نەورۆزە بەڵێ
بەڵێ سەرکەوت سپاس بۆ هەواڵ و زانیاریەکانی خانەقین دەست خۆش بێت. بەڵێ ئازیزان لە بەرنامەی بەیانی باشی کەرکووک لەگەڵتان بەردەوام بین. لێرەدا ئێستا شاعیرێکمان لەگەڵمان ئامادەیە کاک مەریوان بە درێژەی پرسیار و چالەکەکانمان ئەمڕۆ دووبارە دینەوە خزمەتتان. کاک مەریوان بەخێر بێتەوە. ئەگەر بکرێت دەقێکی تازەمان پێشکەش بکەیت سپاس دەکەین. لە خزمەت. ئەجا شەعر زۆر یارمەتی دەرە بۆ ئەوەی مرۆڤ دەروونێکی باشی هەبێت لە کۆمەڵە بابەت خاڵی بێتەوە. خەیاڵێکی تێشکا واز بێنە لەم خەیاڵانە ڕابردم بۆ سووتێنی خۆڵەمێشی ئەم ئەوینەم لە کام ڕووبارە ئەڕژێنی دووری سوودت پێ نابەخشێ تەنیا گریانە کردارت وەک باڵندەی دەم ڕەشەبا ناگەڕێیتەوە بۆ هەوارت خۆسیێبەری بنارێک نیم کە ڕۆژ کشاجێم بهێڵی وێزگەی چاوەڕوانی نەبووم بۆ چەند ساتێک لام بمێنی نەکی ڕۆژێ خەیاڵ بکەی وەها بڕۆی لە من دووربی وا نەزانی دوای ڕۆیشتنت مرۆڤێکی خۆشبەختە بی وا نەزانی بەختەوەری ئەبێ بە هاوڕێی تەمەنت خەندە لێوت داگیرەکا و ئەبێ بە هاوڕێی زەمەنت یادگارەکان وەکو پشکۆ لە سینەتا داگرسێ وێنەکانم وەک تابلۆی شار لە چاوان تا هەڵەواسرێ وشەکانم وەک بڵندگۆ بە گوێشکەتدا دێن و دەچن ژیانت وا لێ تاڵە بێ خۆزگە ئەخوازی بە مردن ئێستا خەیاڵ چاوی بەستووی ڕاستیەکانت لا شێواوە هەوری ڕەشی پڕ لە درۆت بۆ ناو ژیان تێناوە. تۆ بەخێر بیتەوە. کاک مەریوان وەکو شاعیرێک کۆڕ و مەجلیسی ئەدیبان لە ناو شاری کەرکووکە تا چەند هەوڵتان داوە بۆ نمونە هەر نامانگی جارێک دوو مانگ جارێک چالاکێکی هونەری ڕێکخەن بۆ ئەوەی هەم هەوادارانی شەعر هەم خوێنەران ئاشنای شەعر بن و نەترازێن لە بابەتی شەعری و بابەتی ڕۆشنبیری. ڕاستە وەڵایی لە کەرکووک هاوشانی شارەکانی تر کار و چالاکی ئەدەبی ئەلەم سەردەمەیە زۆر باشە خاوەنی کۆڕی شعرین چالاکیەکان چەند ڕێکخراوێکی کۆمەڵگەی مەدەنی هەن کار لەسەرم باراکەن و ساڵانە فیستیڤاڵە کرێ فیستیڤاڵی شعری لاوانە کرێ و پار بۆ یەکەم جار فیستیڤاڵی شعری مەلای جەباری ڕگەێنرا و لە مانگی چوار دووبارە خولی دووەمە کە پار من بۆ خۆم بەرپرسی بەشی ڕاگەاندنی فیستیڤاڵی شعری مەلای جەباری بوو ئەم ساڵیش لەگەڵ ستافە دەست بەکارە بین وەکو پێویستیەک پێویستە کە ئەو کۆڕ و سمینار و ئەدەبی بکرێت لە کەرکووک و ئەگەر لە شارەکانی تری هەرێمی کوردستان کەمتر نەکرێت لە کەرکووک ئەوە زیاتر کراوە و ئێمە دەستخۆشی لەو ڕێکخراواناکەین کە لەم بوارەیە کارەکەن و کەناڵەکانی ڕاگەاندن بە تایبەتی تەلەڤیزۆنی کەرکووک بایەخی تەواویان بە باری ئەدەبداوە بە تایبەتی شعر و من ئاگدارم وە لە بەرنامەی شەوچەری ڕەمەزان هەموو شەوێک شاعیرێک لەو بەرنامەیە میوانە و دەستخۆشییان لێکەم و هیوادارم کاری باشتر بوون ڕێگەیە بکرێت. زۆر باشە. کاک مەریوان پرسیارێک لە مێشکمان گەڵاڵە بووە سەبارەت بە عەشق و هەروەها وشە و پێنووس تا چەند گرنگە کاتێک کە شاعیرێک دەسە با بۆ نووسین هەگبەی خوێندنەوەی پڕ بێت و عەشقی بۆ وشەکان و پێنووسەکەشی هەبێت. ئایا ئەو شاعیرانەی کە تازە هەڵکەوتون ئەتوانین پێیان بڵین شاعر یا تەنها گێڕانەوەی یاخو سەربوردەیەک ئەنووسنەوە بە شێوەیەکی ڕێکوپێک؟ بەڵێ دیارە کات پێمان ئەڵێ کێ شاعیرە لە ڕابردوو زۆر بوون ئەوانەی کە هاتوون بە ناوی شاعیرەوە تێکستیان نووسیوە بەڵام زەمەن لە بێژنیانی دا و ئەوەی کە
شاعیر بووە ماوەتەوە ئەوەیشی کە تەنها هەستێکی نووسیوەتەوە نەیتوانێت لەگەڵ کاروانەکە بەردەوام بێت و بەجێ ماوە بۆیە من نامێ بڵێم کێ شاعیرە بەڵام کات بۆ خۆی پێمان ئەڵێ کێ شاعیرە ئەوەی لەگەڵ شاعیرە لەگەڵ کاروانەکە هەڵەکە ئەبێت بە ناوێک و ئەمێنێتەوە ئەوەیشی کە شاعیر نیە و تەنها هەستێکی دەربڕیوە لە کاروانەکە جێمێنێ بەڵام ئەو هەستش هەر ڕێز لێگیراوە هەندێک لەگەڵ ئازاری ناخیاندا هەستی خۆیان نووسیوەتەوە بە ناوی شاعیر بوون دەرکەوتون ئەمڕۆ سوسیال میدیا ڕۆڵێکی گرنگی هەیە و سەکۆیەکە بۆ هەموو کەسێک کە بێت لێ ئەسپی خۆی تاو بدات بەڵام بە هەموو بوارەکان و پیاوەرەکان ئەوانەی کە شاعیر نین لە کاروانەکە جێمێنن با لە بابەتی سۆشیال میدیا بمێنینەوە کە پرس و گفتوگوکی زۆر هەڵەگرێت ئەچین لای هاوڕانی پامنێرەمانە دووبارە ئەگەڕینەوە لات لەگەڵ تۆ بەردەوام بین ئەچین لای هاوکارمان محەممەد ئەڵماس بە وەرگرتنی هەواڵ و زانێرەکان لە داقوقەوە محەممەد سڵاو لێ بێت نەورۆزت پیرۆز بێت سڵاو محەممەد بەیانیت باش سلااو شیرین سلااو ڕێبین نەورۆزی ئێوەش پیرۆز بێ و نەورۆزی هەموو کوردانی هەر چوار پارچەی کوردستان پیرۆز بێ دیارە شیرین ڕێبین ئەمساڵ جیاواز نەورۆزی ئەمساڵ جیاواز لە ساڵانی پێشوو ئەمساڵ نەورۆز کەوتۆتە نێو مانگی ڕەمەزانی پیرۆزەوە ئەمەش وای کردووە کە واقع ینی لەم شارەی کە من لێم تاکو ئێستا هیچ با بڵێن ئاهەنگی نەورۆز یاخود ڕۆژی نەورۆز بەدی ناکرێ ئەوش بۆ پێی هاوڵاتیانی ئەم شارەیانی ئەمڕۆ مانگی ڕەمەزان و هەمووی دەمیان بە ڕۆژووە و دیارە تاکو ئێستا نەچوونەتە شوێنە گەشتیاریەکان هەرچەنە من کەمێک پێش ئێستا ڕۆیشتومەمە تەنها لە سنووری داقوق ناوچەیەکی گەشتیاری ئەویش پردی عوسمانیە و هاوکات باخچێکمانێ لە نێو قەزاکە کە لە ڕۆژان ساڵانی نەورۆزیاکە پێشووتر هاوڵاتیانی قەزای داقوق ڕویان لەم دوو شوێنە گەشتیاریە کرد من وەکو خۆم ئەم بەیانی ڕۆیشتمە و شوێنانە واقع هیچ هاوڵاتیەکم نەبینی هیچ خێزانێکم نەبینی دەست و بێنێتە گەشت تر گەڕامەوە نێو قەزای داقوق ئەوش دیارە بە پێ و زانیارانەی کە لای من هەیە ینی ئەگەر هەیە هاوڵاتیان لە دوای نیوەڕۆ یاخود دەرچنە شوێنە گەشتیاریەکان من خۆم لەگەڵ بەشێک لە خێزانەکانە هەر دوێنێ قسەم کردبوو ئەوان باسییان لەوە کرد ینی ئەگەرێک زۆر هەیە لە کاتی ئفتارە لە دەرەوە بن ینی نەورۆز پیرۆز بکەن ئەوان هەر ئاماژە بەوەکان خەڵکی داقوقەڵێ ئەمە هەر ڕۆژی نەورۆز ڕاستە دەممان بە ڕۆژوە و مانگێکی پیرۆزە بەڵام ئەمەش بۆنەیەکی نەتەوەی کووردە ئەبێ حەقی خۆی بدەن دیارە من نەمێ باسی ئەوشکەم هێزە ئەمنیەکان هەر لە سەرەتای مانگی ڕەمەزانەوە پلانی ئەمنیان داڕێشت بوو تەواوی هێزە ئەمنیەکانی سنووری قەزای داقوق پلانێکی تۆکمەیان داڕێشت بوو بۆ پارێزگاریکردن لە هاوڵاتیان لە مانگی ڕەمەزانە هاوکات پلانەکەیان چرتر کردبووە من دوێنێ لەگەڵ ئیدارەی قەزای داقوق پۆلیسی قەزای داقوق گفتوگۆم کرد بۆ گواستنەوەی هاوڵ و زانیارەکان لە داقوقەوە بە هیواین سەیرانی و جەژنێکی نەورۆزی زۆر باش و نایاب تێپەڕنن بگەڕین لای میوانەکەمان بۆ دەژەدان بە گفتوگۆکە دووبارە بەخێر بێت کاک مەریوان سپاس کاک مەریوان با کۆتاشە لە تۆ وەرگرین ناتەوێت ڕستەیەک یاخۆ دێرێک بڵێ سەبارەت بە ڕۆژی جیهانی شاعر وەکو شاعیرێک لە کۆتا دێردا هیوادارم شعر بێتە هەوێنی برایەتی نێوان نەتەوەکان لە کەرکووک چۆن هەر بەم مەبەستەیش ڕۆژی جیهانی شعر لە 21 سێدا دەستیشان کرا هیوادارم شعر کۆکەرەوەی هەموو ڕەنگەکان بێت و هیوادارم شعر جیاوازی ڕەنگ و ڕەگەزەکان و نەتەوەکان لە کەرکووکە نهێڵێ و کۆکاتەوە
ئێمەش بە هیواین کە ئەو زمانە ئەدەبیەی کە هەموو جیهان ئەتوانێت قسەی پێ بکات کاریگەریەکی باشی هەبێ بەسەر هەموو ڕەوتەکان و ئەو کایانی کە هێنراوەتە نێو کۆمەڵگاوە. کاک مەریوان ئەگەر گوێمان لە کۆتا پارچای خۆت دەقە شەعریت بێ زۆر یارمەتی دەربوو بۆ ئەو ڕۆژەمان کە بچینێن نێو خەیاڵ و ئاوێزان بین بە بابەتە شەعرەکانەوە. دەخزمەتە. سپاس. بۆم مەگەڕێ هێندەونم لەم گەردونە فراوانەدا بێمەنزڵم وەک دڵۆپە شەونمی سەر درەختێک کەوتومە نێو دەریای مەراقەوە وەک پەڵەیەکی ڕەش لەسەر ئاباڕەشەکەی دایکم بۆم مەگەڕێ وەک گەردیلەیەکی خۆڵ لەسەر سنووری خاک کەوتبم وەک خودرە سپیەکەی باوکم لە کێوێکی بەفرداون ببم وەک دڵۆپە خوێنێک لە نێو جەنگدا ڕژابم بە دوای شوێن پێکان مامەڕۆهی من نین من پێڵاوێک نییە لە پێیکەم بە دوای ڕەنگی کراسی سوور مەکەوە من لە نیوە شەوی ئەنگوستە چاو کراسی ڕەش لە بەرەکەم لەگەڵ گزنگی خۆر بزرە بم لە نێو تونێلە تاریکەکانی ترسا هەڵە لەرزم من لە ڕووناکیش دەترسام بە بینینی ئاسمانی چاوەکانم پڕەبوو لاو من لە کوچەکانی مناڵی فێری ترس بووم لە دەنگی بەرز دەترسام لە نەگەڕانەوەی باوکم لە تەپەتەپی دەنگی پۆستاڵ لە پشکنینی گەڕەک و ماڵ من لە ئاوەدانی ناسرەوم چونکە هەمیشە دایکم دەیگوت دیوارەکان گوێیان هەیە و مرۆڤەکانیش دۆڕون. دەستخۆش کاک مەریوان. ڕێزکردنی ئەم وشانە و پێدان و دەربڕینیان بەمانایەکی گەورە بەڕاستی هونەر و لێزانی ئەوێت. خامەت ڕەنگین خەرمان بەرەکەت. سپاس بۆ میواندارەکەت. سپاس بۆ ئێوە سپاس بۆ دەرفەتێکی تری کەناڵی کەرکووک و هیوای هەموو ڕۆژێکی نوێ بۆ دانیشتوانی ئەم شارە.